ئەمڕۆ 35 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر جینۆسایتی کیمیابارانی شاری هەڵەبجەی ئازیز. بێگومان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا نزیکەی 5,000 قوربانی باچەکی کیمیایی بوونە قوربانی. ئەگەرچی لێرە و لەوێ چەندین کەس ڕەنگە با بڵێن بەشێکی جەستەیان لە دەستیابێت بەهۆی ئەوەی کا بەچەکی کیمیایی هەم کەم ئەندام بوو بێتن یاخود بەدەست ئەو گرفتەوە بناڵێنن لەبەر ئەوەی بەرچەکی کیمیایی کەوتون. بەڵام بەخۆشبەختانە دەستگای میدیایی کورسات بۆ ئەم ساڵیش هاوخەمی خۆی دەربڕیوە بۆ ئەم مەرگەس هاتە قورسە بۆ ئەم زامە قورسە هەر بۆی دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی زۆر تایبەت پرۆگرامیکی زۆر زۆر تایبەتی بۆ ئەم یادە ساز کردووە. لێرە و لەوێ ئەوەی کە دەوترێت شاری هەڵەبجە یەکێکە لەو شارانی کە مێژوویەکی زۆر دێرینی هەیە چەندین کەسایەتی دیار لێرە دەرکەوتون وەک ئەوەی کە بۆنە لانکەی زۆر بواری هوەری ڕۆشنبیری شەعر لێرە و سەری هەڵداوە و لێرە و دروست بووە. ئەگەرچی لێرە و لەوێ ڕژێمی حکوومەتی باسی فاشل ویستوێتی بۆ نمونە نەتەوەی کورد قڕبکات و هیچ نەتەوەیەک نەمێنێ بە ناوی نەتەوەی کورد. بەڵام خۆشبەختانە نەتەوەی کورد سەربەرزانە توانیوێتی بەو ئامانج و بەو ئاواتانی خۆی بگات. هەر بۆیە ئێمەش سەری ڕێز و نەوازش دائەنەوێنین بۆ سەرجەم شەیدانی ئازیز و سەرجەم شەیدانی سەربەرزی کوردستان و شەیدانی هەڵەبجەی خۆشەویست. لە هەمان کاتە هیوای زوو چاک بوونەوەش بۆ ئەو قوربانیانە ئەخوازین کە بەهۆی چەکی کیمیاییەوە تووشی کەم ئەندامی بوون یاخود بەشێکی جەستیان لە دەستیا و تووشی ئەو گرفتە بوون. ئێستا من لە مەزاری شەیدانم کۆمەڵێک کەسایەتی لێرە کە وەک بینیتان لە کاتژمێرەکانی پێشوو بە ئامادەبوونی سەرۆکۆماری عێراق و چەندین کەسانی بەرپرس و حزبی لێرە ئامادە بوون کە سوکاری سەربەرزی شەیدان لێرە ئامادە بوون. هەر بۆیە ئەمڕۆ دایکی یەکێک لە شەیدەکانی هەڵەبجە لێرە لەلام میوانە لە هەمان کاتە چەندین منداڵ و کە سوکاریشی ون بووە کە تاوکو ئێستا بێ سەر و شوێنن ئەچمە لای خۆی دایگیان سڵاو لێ بێت پەیامی تۆ چیە لە 35مین ساڵیادی بردومانی هەڵەبجە بە چەکی کیمیایی جینۆسایتی هەڵەبجە بە چەکی کیمیایی. مەڵێ بە خێراتنتانەکەم خێراتنی میوانداریەکەم خێربێن یاخوا سەرچاو من وەزیرە محەممەد حەمەکەریم خاوەنی پێنج مناڵم پێنج مناڵی شەید بەس دوانیان هەر قەبریان هەرون بوون کوڕێکم و کچێکم هەرونن تا ئێستا بەڕاستی تا ئێستا جوابیان هەیە نە سۆراغ ئەوەڵجار خۆ جوابمان بۆ هاتن لە تاران بینرابوون لە خەستەخانەیەەکە تا ئێستا چارە نووسیان نادیارە هەتا ئێستاش دوای 35 ساڵ بێهیوا بووین کە ئەم مناڵانەکە ئەگەڕێنەوە فەحسێکی ئۆتۆمانیە فەحسێکی ڕێک و پێکمانە کە دڵمان یەکلایی بێتەوە و باوەڕی پێ بکەین وانە ئێستا من وەسیەتم کردووە بۆ مناڵەکانم ئەگەر کچەکەم هیچ گەورەیە 10 ساڵ تا 11 ساڵ بوو کوڕەکەمی لێ سندوم و ڕۆشتووە کە کوڕەکە هاتەوە کە وتیان ئەو کوڕێرە لێرە فەحسی بۆ نەکەن لە باوەڕتان بەی کوردستان نەبێ بۆ دەرەوەی وڵات چون تا ئێستا هیچ یەکلایی نەبووتەوە یعنی شەو ڕۆژ من خەمی شەو ڕۆژم ئەوەیە ئەگەر من بمرن دەیت باوکی بە ئینەوە سەری نایەوە بەخوا بە بریناری سەری نایەوە تیاجم مرد ئەویش ئەمری خوای کرد سیان سێ مناڵم ئێستا لەگەڵ باوکیان لە گۆڕستانی ئەو بەرگوڵانە لێرە نین بەس شەو ڕۆژ من خەمی شەو ڕۆژم ئەوەیە کە مناڵەکانم بێنەوە نەزانم یا دوای خۆم بێنەوە مناڵەکانم نەیناسنەوە کوڕەکەم نەناسنەوە کەسەکە ژوات فەحسێکیەوە تۆ نییە لێرە کەت باوەڕی پێ بکەیت دڵی پێ خۆش بکەیت لەبەرەوە دڵمان هیچ بە هاتنەوەیان ێستا لەو ڕۆژەوە دڵمان خۆش نییە بە هاتنەوەی مناڵەکانمان. خانە خۆش بێدایگیان ئیشەڵا ڕۆحی سەرجەم شەیدانی سەربەرز و شەیدانی بەڕێزیشتان ماڵی برام و کوڕ و کچیان و ژنی و ئەوە هەموو تیاچوون بەخوا میوانیشمان هاتبوو کچیش و برام دەستێمانیەوە ئەویژە تیاچوو لەگەڵ ئێمە ئەوە چەند ساڵە. ئەزانم دایگیان دڵت زۆر زۆر پڕە ئەزانم هەمومان زۆر بەداخین بۆ ئەم زامە قوڵە زامێکی زۆر زۆر ناخۆشە زامێکی زۆر زۆر قوڵە زۆر زۆر سپاس بۆ وتەکانت ئەمڕۆ ماندوومان کردی یانەکەم زۆر سپاسیەوە کەم و بە خێرات نییە و
هەستەتانەکەم و میوانداریە خوا بەخێر بێن سەرچاوەکەم سپاس بۆ جەنابەت خۆشەویستان لەگەڵمانە بەردەوام بن پاش کەمێکی تر مەڕاستیمەکە کۆتایی پێیەت وەک لە وێنەکانی شاکە کورسان نیوز ڕۆماڵی تایبەتی کرد تاجە گوڵینە دانرا لەسەر مەزاری شەیدان و کۆمەڵی کەسایەتی هاوخەمی خۆیان بۆ ئەم مەرگەساتەی شاری هەڵەبجەی ئازیز دەربڕی جا ئیسا ئەچمە لای خاتوو شەونم عەبدوڵڵا کە بەڕێزیان وەکو سەرۆکی ڕێکخراوی منداڵە ونبووەکانی شاری هەڵەبجەی خۆشەویست بە شێوازێکی ڕاستەوخۆ لەم ڕۆماڵە تایبەتی پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵمانایە خاتوو شەونم سڵاو لێبێت لە 35 ساڵ یادی بردومانکردنی هەڵەبجەی ئازیز بە چەکی کیمیایی پەیامتان چییە لەم ڕۆژێ؟ دەستخۆشی لە جەنابتانەکەم سەری ڕێز و وەفا بۆ سەرجەم شەیدانی کورد و کوردستان بە تایبەتی شەیدانی هەڵەبجە نەوی یەکەم لەم ڕۆژەدا کە گەورەترین تاوان بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە کرا من داوا ئەەکەم حکومەتی عێراق کە میراتگری حکومەتی پێشووە هەڵەبجە تەنها نازنامەی گەلی کورد نییە هەڵەبجە نازنامەی گەلی عێراقیشە ئەگەر هەڵەبجە نەبوایە ڕژێمی بەعز نەئەکەوت هەڵەبجە کیمیاباران کرا بەهۆی ئەوە ڕژێمی بەعز کەوت بۆیە لێرەوە داوا ئەەکەم خەرەبووی مادی و معنەوی کە سوکاری شەیدانی هەڵەبجە بدرێتەوە بە پارێزگابوونی هەڵەبجە تەنها قسە نەبێ بە کردار بێت بە زووترین کات ڕێکارە یاسایەکانی بۆ جێبەجێ بکرێ وەکو 19مین پارێزگای عێراق معاملەی لەگەڵا بکرێت بودجەی تایبەتی بۆ تەرخان بکرێت ئەو شتانەی کە پێویستە بۆ هەڵەبجە بکرێت دەستی ئاوەدانی بۆ درێژ بکرێت من ناڵێم هەڵەبجە هیچی بۆ نەکراوە ئەمە بێویژدانی ئەگەر بڵێن هیچ نەکراوە بۆ هەڵەبجە لە خاپووربوونیەوە لەگەڵ ئێستا زۆری فەرقە دەستی هەر یەکێک ماچەکەین کە قەڵەمێک بقاتە سەر کاغەزێک بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە خۆی شمۆک و سەرۆکی ڕێکخراوەکە کە دوو مناڵم دیار نییە لە 15/8/2018 لەگەڵ ماردینی ڕەحمەتی گۆڕی شاد بێ ئێمە هەستاین ڕێکخراوێکماندانە بە ناوی ڕێکخراوی مناڵەون بۆکانەوە کە کار بکەین بۆ ئەوەی کە ئەو مناڵانەی مناڵی ڕاستەقینەی هەڵەبجەن بیگەڕینەوە بەڵام بەهۆی ئەوەی ئێمە تا ئێستا داهاتێکمان نییە نەسرەیەکمان نییە بودجەیەکی تایبەتمان نییە سەبارەت بەم کەیسە ئێمە نەمانتوانیەوە مناڵ بگەڕینەوە ئێمە 74 خێزانین داوای مناڵی ون بووەکەین 211 مناڵ لە ڕێکخراوەکەی منە تۆرا 211 مناڵ لە ڕێکخراوەکەی منە تۆمارە 7 مناڵ پەیوەندی پێوە کردوین لە وڵاتی ئێرانەوە کە دیعایبوونی خۆیانەکەن هەڵەبجەین بەڵام بەهۆی ئەوەی سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوتو لە وڵاتەکەمانە نییە ئێمە ناتوانین مناڵ بهێنینەوە جارێکی کەونی بکەینەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە وابزانام تێچووی سنتەرێک کولفەیەکی ئەوە زۆری ناوێ کە 35 ساڵ کە سوکاری مناڵانی ونبوو لە چاوەڕوانیا بن مناڵەکانیان بدۆزنەوە بۆیە لێرەوە داوایان لە یەکەم ئەم سنتەرە باوەڕ پێکراوەدانیان لە کوردستانە هەتا مناڵێک خۆی بە ڕێکخراوەکەی منیان بە هەر لایەنێکی پەیوەندیدارە ناسێنێ ئێمە ئەم 74 خێزانە سامپڵی خوێنەکانمان لێ وەرگیراوە ئەو مناڵش کە دیعایبوونی خۆیەکاو ئەڵێ هەڵەبجەیم سامپڵی خوێنی لێ وەرگیرێت و هاوتای سامپڵی خوێنی ئەو خێزانانە بکرێت کە مناڵیان دیار نییە ئەو کاتە بە ئیعلان بکرێ لیژنەیەکمان هەبوو پێشتر لە ئەنجومەنی وەزیرانە لێرەوە داوا ئەەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە واجبی سەرشانی خۆیەتی ئەو لیژنەیە کارا بکاتەوە نوێنەری وەزارەتی ناوخۆ نوێنەری وەزارەتی شەیدان نوێنەری داد نوێنەری وەزارەتی تەندروستی ئێمە شوکو ڕێکخراوەکەمان نوێنەرمان هەبێ لەو لیژنەیە بۆ بە دوواداچوون بۆ مناڵانی ونبووی هەڵەبجە سەکانت خۆش بێ خاتوو شەونم گیان زۆر سپاس بۆ وتەکانت زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس مادومان کردی دەستەکانە خۆش بێ زۆر نەبندەنگی ئێمەش ناگات دەستان خۆش بێ سەرکەوتن بۆ ئێوەش زۆر سپاس خاتوو شەونم گیان بەڵێ لەم بەشی پرۆگرام دوومیوانەکەم کۆمەڵێک پەیامی زۆر جوانیان خستە ڕوو لە 35مین ساڵیادی جینۆسایتی هەڵەبجە بە چەکی کیمیایی بۆیە لێرە دووبارەیەکەینەوە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی سەربەرزی کیمیاباریانی هەڵەبجە و لە هەمان کاتە ڕۆحیان شاد بێت و هیوای زوو بوونەوەش بۆ سەرجەم قوربانیانی هەڵەبجە خوازین کە بەوەی چەکی کیمیاییەوە بەشێکی جەستیان لە دەستیا بێت بە ئومێدین ئەوانیش تەندروستیان باش بێت و زوو برینەکانیان ساڕێژ